عمر مامۆ پسپۆڕ لە بواری ئابووری و ئامار لا کەرکووکەوە لەگەڵمانە کاک عومەر سڵاوت لەبێ پێمان بڵێ کە ئەزانین وەکو لێرەش باسم کرد 48 ڕێکەوتن کراوە. نۆژەنکردنەوەی هێڵی بۆری کەرکووک بانیاز هەرایەکی زۆری ناوەتەوە سەرنجی زۆری لەسەر بوو بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخی ئەمنیە کە سووریا هەیەی هەروەها زانین ئەکتەر گەلێکی زۆر لە سووریا هەژمونیان هەیە هەژمونی جیاوازیان هەیە تا چەندەم پرۆژێ بەڕای جەنابتان ئەخرێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ ئەم کاتتان باش ئەم کاتەی بینەرانی کورسات نیوز باش هیوادارم هەمومان لە شتاق و تەندروست بین. بەداخەوە هەموو جا ئێمە بێت لە هەموو چاپێکەوتنەکان بڵێن بەداخەوە لە ماوەی 100 ساڵی ڕابردووی دۆزینەوەت لە عێراقدا ئەو نەوتێک لە عێراق دۆزراوەتەوە تا ئێستا نەتوانراوە ئیسtisمارێکی حەقیقی بکرێتن وەکو ئەو وڵاتانی کە لە دوای ئێمەشەوە نەوتیان دۆزراوەتەوە وڵاتانی کەندا و کە بتواندرێت بۆ خۆشگوزەرانی و خزمەتگوزارانی هاوڵاتیان کرد. ئەومان دەزانین مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراقی شەڕی عێراق و ئێران زیاتر لە تریلیۆنە دۆلارمان ڕۆی دوایەوە گەماروی ئابووری و دوایەوە شەڕی داعش و دوایەوە کۆرۆنە و ئەم بابەتانە هەموو یەک بە دوای یەک کاریگەری گەورەی هەبوو لەسەر داهاتی نەوت بۆ عێراق. لە دوای پێنج دروستبوونی پێنج حکوومەتی عێراق یەک لە دوای یەکی دوای 2005 ئێستا حکوومەتی خولی شەشەمە کە بەڕێز زەیدی کەسێکە کە بۆ ماوەی هەفتەیەک سەردانی ئەمریکا دەکات کەسێکە وەکو خۆشی ناسان لە بەرامبەر سەرۆکی ئەمریکا کە کەسێکی زیاتر بواری ئابووریکردن دەدات کەسێکی پسپۆر لە بواری ئابووری و دارایی خۆی ناسان عێراقیش ئەمڕۆ زیاتر لە هەموو وارەکانی تر لە تەنگوش چەڵەمەیەکی گەورەی داهاتی و ئابووریدایە بێگومان تەنها بەڕێی من تەنها فریاد ڕست ئەمڕۆ بۆ عێراق بۆ ڕزگاربوونی لەم قەیرانەی بۆ ئەوەی لەم قەیرانە ڕزگاری بێت کە کورتێنانێکی گەورەی هەیە پاش بە تایبەتی ئەم 4 مانگەی ڕابردوو کە داهاتی عێراق لە 1975 کەمی کردوتەوە بۆی داخزەی گرەی گەروی هەرمزەوە. بۆیە عێراق ئەمڕۆ بەڕێز زەیدی کە ڕووی کردوێتە ئەمریکا وەکو جەنابتانش باستان کرد کە 48 ڕێکەوتن و لێک تێگەیشتن هەیە گرنگترینیان لە بوارەکانی نەوت کە تەنها داهاتی عێراق لە بواری نەوتە زیاتر لە 1995 پێش بە داهاتی نەوت دەبەستێت و عێراقیش هەر خۆی بۆ خۆی ڕێکەوتنێکی استراتیژی هەیە لەگەڵ ئەمریکا چونکە فرۆشتنی نەوتەکەی لە ئەگەر هەر هیچیش نەبێت هەر چەندێک بێت ئەبێ لە ڕێگای خەزینەی وەزارەتی ئەمریکا بگەڕێتەوە. بۆیە ئەمڕۆ عێراق لە هەموو کات زیاتر پێویستی بەوەیە کە بتوانێت جگە لە ڕێگای گەروی هەرمز ڕێگایەکی تر بدۆزێتەوە کە ئەمەش پرۆژەیەکی درێژخایەنە کە ناتوانێت بە زووبەترین کات ئەم پرۆژەیە یا ئەم استراتیژیە جێبەجێ بکرێت ئەگەر ئەمریکا هاوکاری نەبێت. باشە کاریگەریەکانی هەمومان دەزانێت بەڵام ئەم بەڕیس زەیدی کە سەفەری ئەمریکای کردووە و ئەم 48 لێک تێگەیشتن و گرێبەستەی کردووە لەگەڵ ئەمریکا بێگومان خۆی لە خۆی بەڕێز زەیدی کە کابینەکەشی توانەبوو هەروە پانۆسی سحریشی پێ نییە کە بگەڕێتەوە هەموو ئەم بابەتانە چارەسەر بکرێت. بەڕێی من ئەم گرێبەستانەی کە لەگەڵ ئەمریکا کردوێت و لێگەیشتنەیە ڕێکەوتنە دوو مەرجی سەرەکیمان هەیە بۆ ئەوەی جێبەجێ بکرێت. مەرجی یەکەم ئەوەیە کە ئەم شەڕەی ئێران و ئەمریکا و ناوچەکە کۆتایی پێبێت چونکە ئەو شەریکاتە گەورانەی کە دێن بۆ عێراق پێویستیان بە شوێنێکی ئارامە. ئەمە یەک. دوو وەک ئەو مودەی کە بەڕێز زەیدی دانراوە بۆ گروپە چەکدارەکان ئەگەر لە 39 کۆتایی پێدەیێت بێگومان ئەو گرێبەست و ئەو ڕێکەوتناریکە کراوە بێگومان هیچیان ناچێتە جێبەجێکردنەوە و حکوومەتی عێراقیش هەمومان دەزانی لە ماوەی 4 مانگی ڕابردوودا ئێستا لە قەیرانێکی زۆر گەورەی عەجزی مالیدایە و بە تایبەتیش ئەگەر ئێمە بینە سەر ئەو بابەتی ئەوەیە کە بەڕاستی حکوومەتی بەڕێز سوودانی دەستکراوەیەکی گەورە بوو لە میزانی 24 25 و 26 بڵێن میزانیەمان نییە بودجەمان نییە گەندەڵێکی گەورە کە ئەگەڕێتیشەوە بۆ ئەوەی سیستەمی بانکی لە عێراقدا سیستەمێکی زۆر دواکەوتووە بەڵام عێراق ئێستا لە بواری چاکردنی سیستەمی بانکی و حکوومەتی ئەمریکاش دەست پێشخەریەکی باشی کردو ئێستا لەو 28
بڵێ بانکەی کەوا تێوەگلابوون لە گەندەڵی حوتیان گەماروی لەسەر لاداوە ئەمە یەک لقێکی بانکی ئەمریکی گەورەش لە عراقدا بکرێتەوە ئەمەش پاڵپشتێکی باش دەبێت بۆ ئابووری و داهاتی عراق بڵێ باشە ئەزانین کە من هەر ئەمەوێ جارێکە پرسیاری دواتریشم لەسەر ئەم بابەتی ڕێڕەوی کەرکک بانیاسە بێ کاک عومەر بانگەشەیەوە کرێتەڵێ لە دوای ئەم لێک تێگەیشتنە کە کراوە بۆ پرۆژەی کەرکک بانیاس ئەڵێ تاکو 2 ساڵی داهاتوو گەڕێ هورموزە بێ بە ڕێڕەوێکی لاوەکی بۆ عێراق وەکو ئێستانا پشتی پێ نابەستێەوە تا ئێوێ بڵێ ڕۆڵی گەڕی هورمز کەم ئەبێتەوە بە بڕوای جەنابتان ئەمە تا چەند ئەمەلیە و ئەمە تا چەند جێبەجێیەکرێ بەڕاستی هەتا 2 ساڵی داهاتوو ممکنە کە گەڕی هورمز ببێ بە ڕێگەیەکی لاوەکی بۆ عێراق بێگومان عراق لە ماوەی 2 ساڵی تردا ئێمە ئێستا بەرگەی 4 مانگمان نەگرتووە کە داهاتی عراق لە گەروی هەمزەوە دابەزیوە عراق لە ماوەی ئەم 4 مانگەدا ئێستا 10 تریلیۆن عەزی بە پێی داهاتەکەی هەیە ئەگەر شەڕەکە درێژەم کێشێت بێگومان ئێستا عراق پێویستی بە ئەمریکا بێت بە فریادڕەسێکی حەقیقی بۆ عێراق چونکە درێژە کێشانی ئەم کێشە ئابووری و داهاتی عراقی کێشە گەورەی بۆ دروست دەبێت ئەوەی کە جەنابەت باسیەکەی گۆڕینی ڕێڕەوەکە لە ماوەی 2 ساڵی داهاتوودا 3 ساڵی داهاتوودا بێگومان کاتێکی زۆرە عێراق تەحملی ئەو بابەتە ناکات پێویستە ئێستا یەکێ لە چارەسەرەکانی بەڕاستی ئەوەی کە داوایان کردووە سندوقێک بکرێتەوە بۆ 500 بەرمیل نەوت لە سندوقێک لە ئەمریکا بۆ بێتە دەحمێک بۆ داهاتی عراق جگە لەو دەوتەی کە بە حەقیقی ئەفرۆشرێت ئەمەش کارێکی باش دەکرێت بەڵام عراق چاوەڕێ ئەو بکە ڕێڕەوی کەرکووک بانیاس بە زووترین کات و ئەو گرێبەستانەی کە بکرێتن و تا دەکرێتە بواری جێبەجێکردنەوە چەند ساڵێکی دەوێت بێگومان شتێکی باشە لە داهاتوودا پلانێکی استراتیژیە بەڵام بۆ ئەم کاتەی کتوپڕ داهاتی عراق چاک بکە و ئابوووریەکەی چاک بکرێتەوە بێگومان ئەمە بەڕێی من کاتێکی گونجاو نییە بۆ عراق پێویستی بە دەستبەجێکردنە و جگە لەوەش ئێمە دەزانین حکوومەتەکەی بە ڕێزەیدی خۆی کابینەکەی هێشتا تاو نەکردووە هەندێک وەزارەتی هەیە بەڕاستی گرنگە لە ڕووی ئابوووریەوە کە هێشتا تاو نەبوو کابینەکەی باشە جەنابتان باسی کەرتی بانکی عێراقتان کرد و باسی بانکانەتان کرد کە سزایان لەسەرە ئەزان یەکێ لەم ڕێکەوتنانە کە کراوە ڕێکەوتنە لەگەڵ JP Morgan بە بڕوای جەنابتان هاتنی JP Morgan و ئەم گرێبەستەکە لەگەڵی کراوە تا چەند کاریگەری لەسەر کەرتی بانکی عێراق دروستەکە و لابردنی سزاکان لەسەر بانکەکانی تر و بەرزبوونەوەی متمانی وەبەرهێنەران بە بانکە عێراقیەکان بێگومان بەڕاستی شانبەشانی داهاتی نەوتی و چەندێک گرنگە عراق ئێستا پشتی بە نەوت بەستاوە لە 1995 بۆ داهاتی عراق چاکردنی کەرتی بەڕێی من کەرتی بانکی یەکێکە لەو کاریگەریانەی کە کاریگەری زۆری دەبێت لە چارەسەرکردنی بابەتی گەندەڵی چونکە عراقەکە سیستەمی بانکی لە 2003ەوە بکرداتە سیستەمێکی بانکی ئەلەکترۆنی بێگومان ئەم گەندەڵیە گەورانەی کە زەبەلەحانە دەبینی ناکرات بۆیە ئەمریکا ئەگەر لە قشی بکرێتەوە لە عراقدا پێویستی بە عراق پێویستی بە چاکردنی سیستەمێکی بانکی گۆڕانکاریشی تاو دێت لە هیچ وڵاتانی جیهاندا لەم سەردەمە تەکنۆلۆژیان نەماوە عراق بە بابەتی کاش لە بازاردا ئیش دەکات ڕاست هەندێک چارەسەری لاوەچی کردووە ئەوەی کەوا سیستەمی بڵێن موچەی کردووەتە ئەلەکترۆنی بەڵام ئەو چارەسەرێکی بنەڕەتی نییە چونکە بەڕاستی متمانە گەڕانەوە بۆ کەرتی بانکی عراقی کاتێکی زۆر دەخانن چونکە هەموو هاوڵاتیەک چ سەرمایەدار بێتن چه هاوڵاتێکی احتیاطی بێت کە متمانە نییە لە بانکەکانی عراق حتا حکومیش بێتن چونکە سیاسەتی بە دینارکردنی عراق بۆ پاڵپشتیکردنی دینار عراق پێویستی بە چاکردنی کەرتی بانکی هەیە و ئەو بانکە ئەمریکیانەش کە ئێستا گەندەڵیەکانیان کردو و سزاکانی گەڕاوەتەوە بۆ مەرجە دەبێت کە عراق سیستەمی بانکی چارەسەر بکاتن بۆیە من ئەوە دەبێنم بەڕاستی حکوومەتی عراق پێویستە بە شێوەیەکی لەڕێی ئێمە لە دوای 2030ەوە حکوومەتی عێراقیان هەمووی کە تشکیل بوونا لە ئەنجامی دروستبوونی پەرلەمانەوە دروست بووە ئەمە پێویستمان بەوەیە کە پەرلەمانێکی ئاکتیو بێت بە تایبەتی عێراق سەرێکی چەنگ و چەڵمەیەکی زۆر گەورەدایە بۆ چارەسەرکردنی خێرای باری داهاتی و ئابووریەکەی وەئیلا ئەبینین ئێستا هەر کەرکووک بۆ خۆمان بۆ نمونە ببینین
داناغاز ئێستا مەسەن هەڕەشەیەکی لەسەرە ئێستا کەرتی کارەبا لە کەرکووک تەنانەت دەتوانێت 4 سعات 5 سعات کارەبا بدات بێگومان چاکردنی باری ئابووری پێشوەخت هەم لاەنە دارایەکەی هەم لاەنە ئەمنیەکەی شان بەشانی یەکتری دەتوانێت ببن بە پیادڕست بۆ عراق بۆیە بەڕێزەیدی کە گەڕایەوە لە ئەمریکا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە لە ڕووی داهاتی و ئابووری و هەروە کەرتی کارەبا و هەم بابەتانەوەیە کە خزمەتی ڕۆژانەی خەڵکن پێویستی بە پاڵپشتی لاەنە سیاسیەکان هەیە بە دەرەجەیەک و هەروەها پەرلەمان و هەروە خۆشی ئەو جورئەتەی تێدا بێت ئەو بەڵێنانەی کە داوێتی لە دروستبوونی حکوومەتەکەی بکاتە بوارە جێبەجێکرد. باشە ئەزانین ئەمە یەکەم جار نییە جاری تریش بینی ومانەکە گرێبەست و لێکتێگەیشتنی زۆر گەورە بە بەهای زۆر بەرز یعنی کراوە لە نێوان عێراق و کۆمپانیا بیانیەکان بەڵام بە دەرەجەی یەک گەندەڵی بیرۆکراسی ئەم بابەتانە نەیهێشتۆ بگەنە ئامانج تا چەند گەرانتی هەیە ئەم لێکتێگەیشتنە 6 ملیار دۆلاریانە لە عێراقا جێبەجێ بکرێ ئێوە گەشتبینن بەم بابەتە؟ بڵێ بێگومان ئەوە کوتم یعنی کۆمەڵێ بڵێن هاوتەریب هەیە لە حکوومەتی عراقدا ئەبێ جێبەجێ بکاتن بۆ ئەوەی ئەو گرێبەستانە ئەو لە تێگەشتانە تەنها فریادڕەسی ئەمڕۆی عراق بەڕێزەیدی لە کاتێکی گونجاودا سەردانی ئەمریکای کرد و ئەو لێ تێگەشتانە تا ڕادێک متمانە دەگەڕێنێتەوە بۆ حکوومەتەکەی بەڕێزەیدی بەڵام بەمەرجێک ئەوەیە کە لاەنە سیاسەکان پەرلەمان و تەکمیلەکردنی کابینەکەی وەکوتم گروپە چەکدارەکان شەڕی ناوچەکە ئەمانە هەمووی لەباردا بێت بۆ حکوومەتی عێراقیش بڵێن بکەوێتە سەر ڕێوێکی گونجاو بە تایبەتی حکوومەتەکەی زەیدی بەڕێزەیدی پاڵپشتێکی باشی هەیە بە تایبەتی سەرەتاکەی دەستی پێ کردووە بەوەی کەوا بابەتێکی گەورەی لە عێراقدا کە تەنگ و چەڵمێکی گەورەی بۆ عێراق دروست کردووە ئەوش بابەتی گەندەڵیە و گەندەڵیەکانیش زۆر گەورن وەک لە بڵێن قاچاقکردنی دۆلار کە ئەمریکا مەبەستێتی ئەم بابەتە نەمێنێ سپیکردنەوەی پارە و هەوا گەندەڵی ئەم بابەتانە مەرجی سەرچین و گروپە چەکدارەکانی دەرەوەی مؤسساتی حکومی ئەمانە مەرجی سەرچین بۆ ئەوەی حکوومەتی عێراق بچێتە بواری ئەوەی کە ئەو لێ تێگەشتانەی کە کردێتی لەگە ئەمریکا بتوانێت هەر هیچ نەبێ بەشێکی بە قازانجی هاوڵاتیانی عێراق گەڕێنێتەوە بۆی بێتە حکوومەتێکی سەرەتای تازە بۆ دروستبوونی ئابوورێکی بەهێزی عێراقی بەداخەوە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا ئەم دۆزینەوەنەوتە نەبووە ئیسtisمارێک بۆ خۆشگوزەرانی خەڵکی عێراق. زۆر سپاس بەڕێز عومەر مامۆ پسپۆر لە بواری ئابووری و ئامارکە لە کەرکووکەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ زانیاریەکانتان.